حکوومەتی عێراق لە کۆتایی ئەم مانگەدا کۆتا 600 ملیار دیناری دەنێرێت بۆ قەرزی دیکەش. پێویستە جارێکی دیکە ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاری نوێ بدات. بەپێی زانیاریەکانی پەیام وەزارەتی دارایی عێراق تا مانگی هەشتی ئەمساڵ بڕی 2 تریلیۆن و 600 ملیار دیناری بۆ هەرێم ناردووە. هەروەها دوای کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق لە ناوەڕاستی مانگی نۆی ئەمساڵ حکوومەتی عێراق بڕیاریدا 600 ملیار دیناری بە قەرز بۆ هەرێم بنێرێت. لەو کاتەوە وەزارەتی دارایی 200 ملیاری ناردووە و کۆتایی ئەم مانگەش کۆتا 600 ملیاری دەنێرێت. بەمەش کۆی گشتی ئەو پارەی لەلایەن وەزارەتی دارایی عێراق لە 11 مانگی ساڵی 2023 نێردراوە دەکاتە 4 تریلیۆن و 600 ملیار دینار. ئەمە جگە لە داهاتی ناوخۆ و داهاتی فرۆشتنی نەوت بە بۆری و تانکەر. چارەنووسی 3 موچەی کۆتایی ساڵ بۆ پێدانی موچەی مانگەکانی 10 و 11 و 12 دەسەڵاتدارانی هەرێم دەبێت جارێکی دیکە داوای قەرز لە عێراق بکەنەوە. طەیب سامی وەزیری دارایی عێراق لە وەڵامی بڕیار ڕەشید پەرلەمانتاری عێراق ڕایگەیاندووە ناردنی پارەی دیکە بۆ هەرێم پێویستی بە بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عێراقە و تا ئێستا حکوومەتی هەرێم هەماهەنگ نەبووە لەو پابەندیانەی لەسەرەتی لە ئاشکراکردنی ئەو داتایانەی لایەتی. لە دوانەکەی وەزیری دارایی عێراق لە کاتێکدایە دەبێت لە کۆتایی ئەمساڵدا پاکتاوی قەرزەکانی سەرهەرێم و شایستە داراییەکانی بکرێت. حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم بڕی 3 تریلیۆن و 600 ملیار دیناری بە قەرز بۆ نێردراوە. ئەمە جگە لەو ئەرکانی بەپێی یاسای بودجە لەسەرەتی. بە گوێرەی بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عێراق دەبێت قەرزەکانی هەرێم لە پشکی هەرێم بۆ ساڵی 2023 ببڕدرێن. ئەگەر بەشی نەکرد لە شایستە داراییەکانی هەرێم بۆ ساڵی 2024 دەبڕدرێن. سوودانی وەڵامی نامەکەی مەسرور بارزانی نەداوەتەوە. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم نامەیەکی بۆ محەممەد شیع سوودانی ناردووە و داوای کردووە بۆ 3 موچەی کۆتایی ئەمساڵ جارێکی دیکە بە قەرز پارەیان پێ بدرێت. بەپێی زانیاریەکانی پەیام سوودانی تا ئێستا بە ئەرێنی وەڵامی نامەکەی مەسرور بارزانی نەداوەتەوە. لەبارەی ناردنی قەرزی دیکە بۆ هەرێم محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق چەند جارێک ڕایگەیاندووە ناردنی پارەی دیکە بۆ هەرێم پێویستی بە ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانە و هەمواری یاسای بودجەی عێراقیش لە دەسەڵاتی پەرلەمانی عێراقدایە.